لێژنەی ڕادەستکردنەوە چێلگەمینەکان لە بەرێوەبەرایەتی گشتی کاروباری مین هەولێر دوێنێکە ڕۆژی 37 هەڵسان بە ڕادەستکردنەوەی 3 چێلگەمینی گەورە لە سنوری پارێزگا هەولێر. دوو لەو چێلگەمینانە لە ناحیەی سیدەکان بوو و دانەیەشتریش لە منتیقەی بابڵێن ناوچەی شەقڵاوە لە ناحیەی هیران بوو لە گوندی فریز. کۆی رووبەری پاکراوە لەو چێلگەمینانە کە ڕادەستی خاوەنەکانیان کرابەوە تا 375,377 مەتری دووجا بوو و 764 مینیش لە ناو بران لەو سێر چێلگەمینە لەگەر 12 پارچە تەقەمەنی جۆرا زۆر لەو مینانە. هەڵبەت ڕادەستکردنەوە چێلگەمینانە خۆی لە خۆیدا سوودی زۆری دەبێت بۆ خەڵکە، چونکە هەندێکیان چێلگەمینی کشت و کاڵین کە دەکرێت لە کشت و کاڵ سوودیان لێوەگیرێ و هەندێکیان چێلگەمینن کە لە ئایندەدا خاوێن کراینەوە وەکو ناوچەی گشتیاری و خەڵک سوودیان لێدەین بۆ سیاحەوشتیوە. ئێمە بە پێی ستاندەراتی عالەمی ئەو چێلگەمینە پاگشت دەکەینەوە، خۆمان پابەند دەکەین بە پاککردنەوەیان لە فۆرمێکی تایبەتی فۆرمی ڕادەستکردنەوە چێلگەمینەکانە کە ئێمە وەکو لایەنی حکومی تەوقیعی بۆ دەکەین و خاوەن چێلگەمینەکەش کە پاشەوەی ڕادست دەکرێتەوە ئەوش واژۆی لەسەر دەکات لەگەڵ مختاری گوندەکەش بە پێی ئەو پرۆسێ دەڕوە